إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته. يقول الله تبارك وتعالى: يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزنوو، داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. ئیمانداران لەژێر سێبەری عەرشی خوایە و لە ساحەی سەختی مەحشەرا زۆرن ئەوانەی ئەوەستن. هەندێکمان باس کردوون و ئەمڕۆ باسی ئیماندارێک ئەکەین کە سەدەقە و خێر و خێرات بەشێکە لە کارە گرنگەکانی. سەدەقە لە ئینسانە کارێکی زۆر گەورەیە. لە ڕۆژی قیامەتە ئینسانەکان تەنها بۆ دووشت ئاه و حەسرەتیانە کە بگەڕێنەوە سەر زەوی و جێبەجێکە. لم نكن من المصلين ولم نكن نطعم المسكين. لم دو خاڵا زۆر زەحمەتن لەگەڵ ئەهلی جەماعەتان نەبوو بن، لە ئەهلی خێر و خێرات و سەدەقە نەبوو بن. زۆر گرنگە ئینسانی ئیماندار یاسایەکی هەبێ لە ژیانیا ئەو کەسابەتە حەڵاڵەی کە پەیدای ئەکا بەشێکی پشکێکی ببەخشێ بەخوا. ئەمە بابەتێکی زۆر گەورەی فەلسەفەی ئیسلامیە کە ئومەتی ئیسلامی نەفکرێکی ڕەئیسمالی هەیە، نەفکرێکی شیوعی، فکرێکی وەسەطێتی هەیە، فکرێک کە خەڵکەکە کۆ ئەکەنەوە بە جوهدی خۆیان ئەبەخشن لە پێناوی خوایە جەل جەلالوه. ئێمەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خاوەنی بەرنامە و پرۆگرامی خۆمانین، نا وەکو ڕەئیسمالیەکانین کە تەنها کەرتی تایبەت بخوێنینەوە وەکو ئەمڕۆ ئەیبینین کە سەرگەردانی بۆ ئینسانیەت ئەهێنێ، نا وەکو شیوعەتیش کە تەنها دەوڵەت خاوەنی هەموو شتێک بێت و دەست بگرێ بەسەر هەرچی شتە. اقتصادی ئیسلامی لەسەر دوو بنەمای زۆر گەورە بنیادنراوە. بنەمایەکیان بریتیە لەوەی کە تۆی ئیماندار خاوەنی موڵکی شەخصی خۆتی، خۆت خاوەنی کەسایەتی و ڕەقەمی، ئەتوانی داهات بۆ خۆت کۆکەیتەوە، بۆ وەچەکانت کۆکەیتەوە، بەڵام ئەرکێک کەوتۆتە سەرشان، ئەرکی زەکات و غەیری زەکات لە سەرشانی تۆیە. بۆیە تەنها ئینسان بە زەکات لەو نیعمەتانەی کە خوا لە ماڵ پێداوە دەرناچێت. لحديثك في عمر صلى الله عليه وآله وسلم أفرمي: إن في المال لحقا سوى الزكاة. لما لكان حقك هي غير زكاة شتيكي تر هي كبريتي لو صدق وصدق خير وخيراتك إنسان إيمان دار برزي أكاته وخوا جل جلاله. إنسان إيمان دار قد ناترسل لويك فقيرة ليكم أبيته ولكاتي بخشينا. خۆشەویستی دڵ صلی الله عليه وآله وسلم ئرشادێکی زۆر گەورەی کردوین بۆ ئەم بارە. ئەفەرمێت دوو مەلائیکەت هەموو بەرە بەیانێکیان سەری ئاسمان ئەگرن، یەکیەک دوعا ئەکەن. یەکەمیان ئەڵێ: اللهم أعطي منفقا خلفا. خوایە هەر کەسێ لە پێناوی تۆیە ئەبەخشێ جێگەکەی بۆ پڕکەرەوە. دووەمی: اللهم أعطي ممسكا تلفا. خوایە ئەو کەسەی کە دەست ئەگرێتەوە ماڵەکەی بەزایە ببە. بۆیە علەما ئەفەرمون کاتێک کە خوای گەورە ئەفەرمێ: ئەنفقوا طەوعا ئەو کەرهەن، ببەخشن بەخۆش بە حاڵی خۆتان یا بە زەحمەت. ئەگەر لە پێناوی خوا بە دڵ نەبەخشی بە زۆر لێی وەرگرتوویتەوە، ئیتر بە نەخۆشیە، ئیتر بە مۆسیبەتە. بۆیە ئینسانی ئیماندار پشکێک لە حەیاتی بریتیە لەو کۆکردنەوەی لەو داهاتەی کە هەیەی کە لە ماڵی خوایە، چونکە خوا جەل جەلالوه ئەفەرمێ: ئەنفقوا مما رەزەقناکم. ئێوەت لە چی ئەبەخشن؟ لەوەی کە من پێم عەتا کردوون، من ئێوەم کردوتە خاوەنی، من ڕزقم داون، لەوە ببەخشن.
ئێمە لەباری بەخشینە هەرچی باسکەین تەواو نابێ، چونکە ئەوەندە فەرمایشتی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم باسی بەخشین ئەکا و ئاياتی قورئانی زۆر کە باسی بەخشین ئەکا، حتا بابەتی بەخشین لە قورئانی پیرۆزە بابەتێکی زۆر سەرەکیە لە کاتی جیهادا باسەکرێت. بۆیە عولەما وتوانە جیهاد دوو بەشە، جیهادی ماڵ لەگەڵ جیهادی نەفس و ڕۆحی ئینسان کە ئەیبەخشێ، ئەوەندە پلەکەی بەرزە لە لای خوا و گەورەیە. ئەم پەیامە شیرینەی ئێمە پەیامێک نییە تەنها پەیامی بۆ فەقیر هەبێ، پەیامی بۆ فەقیر و دەوڵەمەند هەیە، هەمووان پێکەوە مشارەکە ئەکەن. ئەزان لە زمانی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەقیری زۆر فەقیرمان هەیە، دەوڵەمەندی زۆر دەوڵەمەندیشمان هەیە. نە فەقیر فەقیری خۆی بە دەوڵەمەندی ئەگۆڕێتەوە، نە دەوڵەمەندیش دەوڵەمەندی خۆی بە فەقیری ئەگۆڕێتەوە. بە زۆر کات هەندێ فەلسەفەی غەربی و یۆنانی و هەندێک جار بوذی هاتووەتە ناو ئێمە، پێمان وایە کە کەسی دەوڵەمەند ئەبێ فەقیر بێت و فەقیریش ئەبێت دەوڵەمەند بێ، ئەمە هەڵەیە. لە ناو ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو ذەڕی غیفاری هەیە، یەکێکە لە هاوڵە زۆر فەقیر و نەدارەکان. ئیمامی عوثمانیش هەیە، یەکێک زۆر لە ئەو هاوڵانەی کە زۆر دارایە، خاوەنی زۆر دەسەڵاتی گەورەیە لە ڕووی مادیەوە. بۆیە ئێمە لەم پەیامە شیرینە ئەزانین پلەبەندی هەیە لە ناو ئینسانەکانە، قەت نابێ ئینسانەکان وەکو یەک بن. ئەو فکرە شیوعیەتە زۆر بەتاڵە کە ئینسانەکان هەموویان لە یەک ئاست و مستەوایە بن، ئەبەدەن نابێ بەو شێوازە بێ. ئینسانەکان ئەبێ بەرزی و نزمیان تیا بێ، بەڵام ئەوانەی کە لە بەرزان ئاگایان لە نزمەکان ئەبێ، ئەوانەی کە لە نزمیان ئاگایان لە بەرزەکان ئەبێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێرشادت ئەکا ئەگەر کەسێ چاکەی لەگەڵا کردی، خەیر و سەدەقەیەکی پێ کردی، ئەوەندە دوعای بۆ بکە تاوەکو دڵت ئتمێنانەکە کە پاداشتت داوەت. هەر پیاوەتێکی لەگەڵا کردی، هەر چاکەیەک، هەر سەدەقەیەک. ئێمە زۆر پێویستمان ئەمڕۆ بەوە هەیە کە بەتایبەتی لەم بێبارانیە کە دەستمان بکەینەوە سەدەقەکانە. هەندێ بەڵاو غەزەبی زۆر گەورە هەیە لە ئاسمانەوە یێتە خوارەوە، سەدەقەکان لە زەویەوە بەرزە بێتەوە لەسەر ئەو ئومەتەی لا ئەدا، لەسەر ئەو ئومەتەیە لای ئەبات. ئێمە لە نعمەتێکی زۆر گەورەین و لە نیقمەتێکی زۆر گەورەین. الحەمدولله ئاشتەوایەکی گەورەمان هەیە، بەڵام زۆری شەیە کە ئاشتەوایەکەمان لە ناو ماڵەکانە لە نەفسی خۆمانە تێک چووە بەسەر یەکە. پێویستمان بە بەخشندەیی زۆر گەورە هەیە، پێویستمان بەوە هەیە کە سەدەقەمان کردبێ، والصدقة في السر تطفئ غضب الرب. ئەگەر ئینسان بە پەنهان شتی بەخشی لە پێناوی خوایە، تووڕەیی خوا لەسەر ئەو کەسە لا ئەچێ، نامێنێتەوە، ئەکوژێتەوە. سەدەقەی تۆ بورهانە بۆ تۆ، ئەبێتە دەلیل لەسەر ئیمانی تۆ. لەوە چێ بزانی بڵێ دەلیل چییە لەسەر ئەوەی کە من کەسێکی ئیماندار و باوەڕدارم؟ سەدەقەکەت بریتێ لەسەر ئەو دەلیلە گەورەیی کە لە قیامەتە دەست دەکەوێت، لەسەر ئەوەی کە تۆ ئەهلی ئیمانی. بۆیە لەم کاتا هەر یەکێک لە ئێمە وەلەو ڕێژەیەکی زۆر کەم لە مادە و سەرۆت و سامانی خۆی بێ کە بە حەڵاڵ پەیات کردووە لە پێناوی خۆیان بیبەخشێت. مەترسە لەوەی کە کەمت هەیە. بلال زۆر فەقیر بوو، یەکە لە هاوڵە فەقیرەکان. چەند جارێک ئەویست ببەخشێ و ئەترسا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک ڕووی تێکرد فەرمووی ئەنفق یا بلال، ببەخشە ئەی بلال، ولا تخشى من ذي العرش إقلالا، نترسي خاوني عرش ليت كم كاتو قد ليت كم ناكاتو ببخشة. وعدي داوە پێغەمبەریان صلی الله عليه وسلم بەخشید لێکت جێگەی گرتوێتەوە پڕ بووەتەوە. بۆیە پشتێک لەوەی کە تۆ ئەی بەخشی نازانین هی کاممان گیرە ئەبێ. لە فەرمایشتێکە ئەفەرمێ سەبق درهم ألفا درهم، ألفي درهم، ئەفەرمێ یەک درهم پێشی 2000 درەمی دایەوە. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن پێشی ئەداتەوە؟ فەرمووی ئەم کەسەی کە درهمێکی بەخشی دوانی هەبوو یەکی بەخشی، ئەوەی کە 2000 بەخشی زۆری هەبوو، تەنها 2000 بەخشی لە 100 ماڵی بوو. بۆیە ئیخلاسی تۆ، سری تۆ، پەنهانی تۆ، پەیوەندی تۆ لەگەڵ خوایە، شێوازی پەیاکردنی ماڵەکەت، هەموو ئەمانە ئەجری سەدەقەکەی تۆ بەرز ئەکەنەوە. کۆتا قسم لە خزمەتانە لە ساحەی مەحشەرە لەو زەحمەتیە شتێک لەو شتانەی کە سێبەر بۆ تۆ ئەکە بریتێ لە سەدەقەکەت. ظلی سەدەقە، سێبەری سەدەقە لە ڕۆژی قیامەتە زۆر گەورەیە. یەکێک لەو شتانەی کە تۆ نەجات ئەدا بریتێ لەوە. وڵاتی ئێمە بە فەزلی خوا تا ئێستا بەباری باشە هاتووە.
ئەگەر کەسێک ناڕەحەت بوو بێ، بێنان بوو بێ، بێ ئاو بوو بێ، خەڵک بەدەمیەوە چوون. ئەمڕۆ پێویستمان بەوەیە دەرگاکانی سەدەقە هەر هەمووی بکەینەوە لە خۆمان و لە هەموو بوارەکانی سەدەقە ئێمە پشکێکمان هەبێ لەعەلە رب العالمین لەو ڕۆژێک کە بە حوزوری ئەگەینەوە سەرمان بەرزکا و سەرمان نەوینەکە. یا ئیلاهی لەم وشکە دڵی و لەم وێشکە ساڵیە هاوار لە تۆ ئەکەین، خوایە تۆ بە ڕەحمی خۆت بارانی بە ڕەحمەتمان بۆ ببارێنە. بەخوا پەروەردگارە ئەگەر چی ئێمە شایانی ئەوە نەبین، وڵاتی ئێمە خەڵکی گەورە و پیاوی زۆر گەورەی تیا هەڵکەوتووە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت بارانی بە ڕەحممان بۆ بنێرە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت لە هەرچی گوناهمانە ببورە. گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە، گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کە، گوناهێ زانیمان و زیادە ڕەویمان کرد خوایە عەفومان کە. یا ڕەبی خوایە ئەم ئیمانداران هاتوونەتە ئەم ماڵەی تۆ، ئەمانە قەت سوژدەیان نەبردەوە سەریان نەخستۆتە زەوی ئیلا لە حوزوری تۆیان نەبێ. ئەمانە یا ئیلاهی هیچ کاتێک نەبووە لە هەموو حەیات و ژیانیانە ڕکوع بەرن بۆ شتێک لە غەیری ذاتی تۆ نەبێ. یا ئیلاهی هیچ کاتێ دەسی زەلیلیان بەرز نەکردوتەوە تەنها لە مەقام و لە بەردەم تۆیان نەبێ. یا ئیلاهی دوعاکانیان گیرا بکە. ادعوا الله وأنتم موقنون بالإجابة.